دیاردەیە ئەتوانین بڵێن هەر لە کۆنەوە هەبووە هەر ماویشە تا ڕادەیەکی زۆر لە ئەو وڵاتانەی کە شەرقین لەوانەیە زۆرتر بێت بەدیەکرێ بەنسبەت ئێمەشەوە کە باسی بکەین تا ڕادەیەکی باش خەڵک هەراسان کراوە بەڵام سیرەکەی خەڵکەکە بۆ نمونە ئەگەر لە پاسا بێ یاخۆ لە تەکسیا بێکەیەکی هەراسانێکە زۆر پێی ئیزعاجە زۆر پێی قورسە بەڵام جاری وایە لەبەرەوەی ئەترسێت یاخۆ تووشی کێشەیەک نێبێ شتەکە گەورە نەبێت یا بوێری نییە بەس هەیە بوێری هەیە لەو کاتا ڕەدەفعلێکی هەیە کە هەستەکە کە کەسێک هەراسانێکە ڕەدەفعلی خۆی هەیە عەقڵێتی پیا و ئەزانێ کە پیاوە هەموو شتێکە بەعکسیشەوە بەعزێ ژن هەیە زۆر لە پیاو بەغیرەترە بەڵام ژنانی ئێمە وەکوی کە من سەرنجم مابێ ژنان دوو شت لێگایەتەوە یەکەم عیبە دووهم شەرمەکە ئەڵێنەوەکو بۆ نمونە ئەگەر لە تەکسیەکە بێ لە پاسێکا بێ ئەڵێنەوەکو کەسێکی تیا بێ یا بمبینەیە پاسەکە بڕێتی لە قەڵک و هەستەکە شتەکە گەورە بکە پێی عیبە ئەگنا لەوانەیە ئەگەر بکوێتە بابی ئەوە لەو بەغیرەتر بێت پیاوانیش ئەیگەڕێنمەوە بۆ ئەوەی کە زۆر لە گەنجان خێزانیان دروست نەکردو ئەیانەوەی ئەو تاقە لە دەرەوە سەرف بکەن بە جۆرێکی تریش هەنێ لە پیاوان هەیە تەمەنیان هەیە جاری وا هەبووە بەعزە پیاوێ بەعزە ئافخاتونێکی هەراسان کردووە لە ڕێزی کچەکەی خۆیان بووە بەڵام ئەویش هۆکارێکی تری لە پشتەوەیە عەقڵێتی پیاو مانەوێ نەمانەوێت جیاوازە لەگەڵ هی ژنە ژنانی ئێمە خاستن کورد کە تەمەنیانە بێ بە 40 ساڵ ئیتر تەواو لە هەموو شتێک دابڕێن بۆ نمونە لە ناو خێزانەکەیە هەنێ پیاو هەیە پیاو بتەوێنێتەوێ هەتا 70 ساڵیش ئەتوانێت قووەتی ئەوەی هەیە کە بتوانێت ژیانی هاوسەرگیری خۆی بەڕێوە بەرێ بەڵام ژن وانە ژن کە مناڵی بوو بتەوێنێتەوێ سار دەبێتەوە بەر لە مناڵبوونی زۆر ژن هەیە کە کەسێکی ئازیزی ئەمرێ تەواوتر ژیان لە خۆی تەرکەکە ئەم پیاوەش یا ئەبێت ژنی تر بێنێت یا بێ ئەو تاقەی کە لە ماڵەوە لێ گیراوە لە دەرەوە سەرفی کات ئەو بیرکردنەوەی ئەوان ئەوەیە کە گوای ئەوان پیاوەن هیچ شتێک بۆ ئەوان عیبە نییە وا بیرەکەنەوە گەر هەچێ بکات تەئکیدە لەوەی زۆر ژن هەیە فەقیرە ناتوانێت دەنگی هەڵبڕێ بوێری ئەوەی نییە ڕەدەفعلی خراپی هەبێ بەرامبەر ئەو پیاوە ئەویش بە هەل لێزانێ لە لەبەرەوەی من پیاوم لەسەر من ناکەوێ خۆی دەنگ بەرزکاتەوە خەڵگەڵێ من چەنەها جار ئاگام لێ بووە کە ژنی وا هەبووە لە ناو بازارە کە دەنگی بەرز کردەوە شتێکی وا هەبووە هەبوو پێی و تۆ کوێرانە و حکومە یاوەتێتی خەتای خۆیەتی لەوانەیە واش نەبوو بێ کەواتە پیاوسالاری و ئەقڵ سالاری پیاوان لەوەشە زاڵن بەسەرەوەی کە بۆ ژنان ئاوا بن پەروەردەکردن زۆر ڕۆڵی هەیە من نمونەیەک بێنمەوە خاتونێکە بوو زۆر ڕێگە پێدراو بوو بۆ کوڕەکەی خۆشەویستەکەی بێنێتە ماڵەوە لەگەڵیا بڕاتە دەرەوە ئەم لابکە ئەو لابکە بەڵام بۆ کچەکەی وانە بوو هەر نابێ بۆ کجەر نابێ بەڵام تەسیری دایک و باوک لەسەر کوڕان کە ئاوان دوایە بێ باجەکەشی بن زۆر کوڕەیە هەر لە مناڵیەوە لە بە حکمەوەی کە کوڕە شانازی پێوەکاڵێ کوڕەکەم زۆر کەچ معجیبێتی نازانێت دوای ڕندانەوەی خراپە بێت لەبەرەوە تەسیری زۆر هەیە دایک و باوک لە پەروەردەکردنی کوڕ و کچەکانیانە ئێمە ناڵێن با کچەکانی ژۆک و کوڕەکان کوڕ بێن نەماڵە و خۆشەویستەکانیان بێن نەماڵەوە بەڵام چەندێ ڕێگری لە کچەکانەکەن بە ئەوەش لە کوڕەکانی بکەن بانی ئەوەی لە کچەکانەکەن ڕۆبعێکیش لە کوڕەکانی بکەن لەوانەیە وا دەرنەچێ لەبەرەوە بەڕێی من زۆر تەسیری هەیە پەروەردەکردن دایک و باوک بۆ کوڕ و کچ هەمانە من ئەنی بڵین نەمبینیوە بەڵام ئەوکۆی کە بزانم ئەو بابەتەش هاتۆتە ناوێرەکە یەکێک هەبووە کەیسەکەی ئەوە بووە کەسێک هەراسانی کردووە بە چی وەسیلەیەک بێ بەڵام من جواتر نعنی بڵین قوڵتر بابەتەکەم لا نییە بەڵام هەبووە ئەقا ڕەدفعلێکی هەبێ بە شێوەیەکی جوان بۆ نمونە گەر کەسێک لە پاسێکە لە تەکسێکە سەرێکی جاری وایە تەکسیەگری هەلە خۆیەکەوێتە قسە لەگەڵ تاخە بەشکە من حەز نەکەم هیچ شتێک بە تۆ بڵێم عنی جاری وات لێکە ئەوە پرسیاری لێکای حراشتەکە ئەگەر هەمیشی جواب بنیتەوە هەنێکی هەر جوابیتەوە بەڕێی من با خاتونەکان خۆیان ڕەدفعلێکی باشیانە بێ بەڵام بە شێوەیەکی جوان بۆ نمونە گەرێکێک ئیزعاجەکات پێی بڵە کاکە پێویست ناکە تۆ ئەوە بیتە پێشەوە یا بۆ نمونە
پێویست ناکە من لەوانەیە دەدەقە لە ناو تەکسێک کتابم تۆ ئەو نەقسە بکەیتەوە نەپرسار لە من بکەیت ئەگەر گەیشتە ئەوەی کە بگاتە ئەوەی شکات بکات زۆر طبیعیە خاتونەکان بچن شکات بکەن بەڵام زۆرینە نایکەن لەوە ئەترسن هاتوچۆی شورتە و ئەملاو ئەولاکاری و کە سوکار بزانێ و برا بزانێ ئەمە زیاتر تەئسیری هەیە دۆشاری زۆر گرنگە بەڕێی من جاری وا هەبووە خۆم ئەوم بینیوە هەبووە وەکو باوکی ئەو کەسەوە بۆ کارە ئاسانی کردووە پێی تو خاڵێکیان خۆ من وەکو کچی تۆم یعنی ئەمە ئەگەر ئەقلی هەبێ ئەم قسەیە زۆرە بەڵام پیاوان گوێلەوە ناگرێت هوشیاری زۆر دەورە بینێت شەر نییە تۆ لەگەڵ کەسێکا کە هەراسانەکە یەکسەر بە شەڕ بێت بە شێوەیەکی جوان وای تێبگەینی کە تۆ ئیزعاجەبی بەڵام هەیە بەڕاستی هەیە زۆر زۆری ئاجەبی سیرەکەی لە شوێنی خۆی سوور بۆتەوە بەڵام بیۆری ئەوە شیریە قسەیە بکە ئەزانێت کە ئەم کەسە لەلایەوێتی ئەم کەسەکە لە فەرمانگەی لەگەڵیایەتی ئیزعاجی کردووە بە ئاشکرا دیارە جارێ دوو جار سێ جار بەڵام ناوێرێ هەشە بۆ نمونە لە ناو تەلەبایە مامۆستا هەیە تەلەبە ئیزعاجەکە تەلەبە هەراسانەکە ئەسڵ ناوێرێ لە ماڵەوە باسی بکە لەوانەیە پێ بڵێ مەڕۆڕەوە بە مەکتەب ئەمەش هەیە ئەڵێگەر منە مۆزوعە گەورەکەم بچێتە شورتە و شورتەکاری و ئەو کاتەش تەبان مامۆستاکە دیفاع لە خۆیەکە ئەبێتە کەیسێکی گەورە لەبەرەوە بۆیە سکوتی لەیەکە لەبەر ئەوەی بتەوێنێتەوێ خاتونەکانمان بەخۆشمەوە حیامان بە خۆمانە زۆر جارەیە نامانەوێت شتەکە گەورە بێ لەبارەی یاساشەوە بوونی یاساکە هەیە بەڵام تا چەند ئەو یاسایە جێبەجێکرێت یاساکەش چۆن بە هیچ شێوەیەک هیچ کەس بۆی نییە لە ناو بازاڕە ئەگەرێکی بزانێکی ئیزعاجەکات هەڕەمەکی بچێت ئەم کەیسەی بەرێتە دادگا و بڵێ شتێکی وایە ئیلا ئەبێ خۆی داوا بەرز کاتەوە اینجا بەڵام ئایا تا چەند ئەو یاسایە سەروەرە بۆ ئافرەتەکە خەلەلەکە ئەلەمایە ئەتوانین بڵین سەروەر نییە بۆ خاتونەکە جاری وا هەیە ئەو کەسی کە هەراسانی کردو و کە ناحەقی بەرامبەر کردو سێرەکەی پشتی هەیە یاساکە لە دژی ئافرەتەکەی ئەسڵ ئافرەتەکەش تاوانبارەکەن لەبەرەوە ئەمە زۆر گرنگە دووهەمینیشی ئێستا لە ناو ئاسایشی مەدەنی لە ناو بازاڕەکانە هەیە اینجا بتێونەتەوێ ئێستا باشترە ئێستا دار و بەردی ئەم شارە ناو بازار و قەیسەری و ئەملا ئەو لە تەکسی و پاسەکان نەبێ هەمی کامێرەیە خۆشببختانە و ئافرەتانی کە بیێرن و کە قوبوڵی ئەو شتە ناکەن براوەتە ناو دادگا و براوەتە شکاتکاری و ئەمانە کراوە بەڵام تا چەند یاساکە لە بەرژەوەندی ئافرەتەکەیە ئێمە کێشەمان لەوایە کە زۆر جار لە بەرژەوەندی ئافرەتەکە نییە حەق بە ئافرەتەکەیە بەڵام لەبەرەوەی ئەو کەسەکە وای کردووە پشتی هەیە ئەگەر هیچیش بۆ ژنەکە نەکەن سکوتی لە ناحەقەکەی کە ئەو پیاوە کردوێتی بەرامبەر کچەکە سکوتی پێەکەن ئەمە کێشەکەیە جاران لە ناو بازاڕە لەوانەیە خۆشتان ئاشکرابێ لەلاتەن لە ناو بازاڕە خەڵک زۆر خەڵکی ئیزعاجەکرد لە کاتی ڕۆشتن و قەڵەباڵغی ئێستا ناوێرن چونکە بتێونێتەوێ ئاسایشی مەدەنی هەیە لە ناو خەڵکەکانە تۆ زێ سڵەکەنەوە لەوە بە حکمی کامێرەکانیش